سەردا ئێمە سپاسیا دەستگای مرۆڤی مام دیکەن ڕاستنی یەکەم جار نییە هەر پێشۆ لە شەڕی سەریکانە و لە ئەو دۆخی ڕۆژاواژی دەستگای مرۆڤی مام هەر ئالیکاری ئێمە کرد ئێمە و دەستگای مرۆڤی کە ماوەکو مزاکرەت فام تەنسیقێک لەگەل هەیە لە ئەم دۆخی نەخۆشی کارۆناژی ڕاستنی ڕەوشی خەڵک زۆر خەرابوو ئێمە لیستاک تەقدیمی مرۆڤی مام کردن بەناوی پەنابەرانی ڕۆژاوای کوردستان ئەو کەسی لە ناو سلێمانی ئەمینن پێویستی زیاتر بوو یعنی خەڵک ڕاستنی بەلکی 10,000 و تشتێک عایلە لە ناو سلێمانی هەیە لێمە کەسی وا هەیە زۆربەی پێویستی پێ ئەو کەسی وا ئێمە تەقدیمی کردن ئینشەڵا مرۆڤی مامش ئەو ئەرکا ڕابوو ئەم تشتا تەسلیمی ئێمە کرد ئینشەڵا ڕۆژی شەمە ئێمە دەست پێ دکن بۆیە سەر ئەو لیستایی خوا لە مەسەڵەن گەڕەکی ڕاپارینە گەڕەکی تاستوجێیە لە قۆلە ڕئیسی هەر شوێنێکی چەند مالی فەقیری لێبێ ئێمە لەسەر ئەو ماڵباتانە دابەشی دەکەن ڕاستە خەڵکی وایە زۆر پێویستی شتەکانە بەلکی خەڵکی وایە کەری پێ نییە خەڵکی وایە نەخۆشی هەیە پارەی پێ نییە بچێ نەخۆشخانە لە هەما ئێمە یعنی ئەو تشتی مرۆڤی مام تەسلیمی ئێمە کردین یعنی وەکو خۆراکە خواردن ڕۆژانەیە ئەو تشتا تەسلیمی دکەن و کردنا ئینشەڵا لە پشتی ئەواژی شەڵات شێکی دیکەنش بۆ ئەو خەڵکات شتە ئەمین دەکەن